خۆی دیارە دەستی پلانگێڕی پەتەکە دەستێکی خائین و خۆفرۆشە، خاکفرۆشە، کوردفرۆشیشە. ئەمە یەکەم جاری نییە لە ئەیلولەوە ئەمە بۆ بە نەریتیان. ئێستا من پشتیوانی گەریلا و هەموو کورد هاتووم، دایکی هەموو گەریلاکان هاتووم پشتیوانیانەکەم. دش بە هێرشەکانی تورکیا بۆ سەر خاکی کوردستان و گەریلا و هەر چوار پارچەی کوردستان پێم ناخۆشە دەستی کورد بە کورد بکوژرێت. بۆ ئەوە هاتووم اینجا هەڵوێستی کووردە بە شەرەفەکان حەزەکەم هەمویان بێنە سەر جادە و هەڵوێستیانە بێ مەلا ئاینیەکان مامۆستا ئاینیەکان لە خودبەکانی جومعانە ئەم هەڵوێستە بەرز ڕابگرن، دژی بوەستن، دژی داگیرکاری و پێشێلکاری خاکی عێراق و کوردستان لە خودبەکانە جومعان بیڵێن ڕێکخراوەکانی ژنان هەموو ژنان لە ژوورۆ بێنە دەرەوە دژی ئەم هێرشکاریانە و پێشێلکاریانەی تورکیا بۆستن ئیتر بەسە خوێن ڕشتن و کورد دایکی گەریلا. هەستی ئێمە شەو و ڕۆژ دڵمان لە مشتمانەیە چونکە ئەمە یەکەم جارمان نییە. ئێمە کورد هەر زیندە بەچاڵ کراوە، کورد ئەنفال کراوە، کورد کیمیای باران کراوە، کورد کوژراوە، کورد هەموو شتێکی بەسەر هاتووە نامانەوێ ئیتر دووبارە بێتەوە. بەسە ئیتر وەڵا چی ئەڵێم غەڵەتەکە. زەرەر ئەکات چونکە تورکیا ئەردۆغانی تیرۆریست ئەمە وەکو بۆ خۆی بەکاری ئەهێنێ نەوتەکەشمان لێ غازەکەش ئەبات و کوردەکانیشمان پێ ئەفرۆشێت و لە ناویان ئەبات و دوای بە پەڕۆیەکی پیس کلکی پارتی ئەگرێت و فڕێ ئەیە. اینجا بژی گەریلا، بژی کورد، بژی کوردستان، بژی سەرۆک ئاپۆ.